گوتن بریزم بردام لپیششکنی برنامه کردی رادیو 2000 اف ام زانگوی صلاح الدین یکا جم مزنترین و کونترین زانگوی لباشوری کردستان تاکو زیادتر سر بزانبن ایست سروکی زانگوی صلاح الدین بریز دکتور احمد دوزی تمیر سر خط تلفون که او ایستا بسردان لأسترالیا کاکا دکتور پیشکی سپاس بو کاتو بشتابونی جنابتن لام گوتو بیج اما زور خوش حالن که جارکی تر لگل جنابتن ام گوتو بیش بکن حروا بخیر بو استرالیا آیا ارمانجی سردانی جنابتان بو استرالیا چیه؟ زور سپاس کاک مصطفى ایوارتان باش ایواری همو جیگرانی ازگی برستان باش طبعا من که خوشحالم که دارشی تر دوباره به یک دگینو و دگرمو شهر خوشیستکی خون سیدنی که جیانی چی خوشم دیده را وارد و ما لسالانی نو کوتای نو تکان و سرتای 2000 باقد من امانی سردانم تنها بو سردانی برادران و براکم و گرانو بو شاری سیدنی هیچ مبستشی زانستیم نبوه بلام لبروی نزیگم لاسترالیا من لاندونیسیا کنفرانسی که ما بو واجبم زانی که من بتوانم هولیدی اکبرگرم بگرم و سیدنیش دوباره بخیر به کاکا دکتور به هوای کاتکی خوش لگل دوست و برادران درباز بکی باشه کاکا دکتور استا زانگوی صلاح الدین لباری خوندنی بالا لچ قوناغ دایا و چند کورجی خو هيا اتکانی رونقنوایی کی درباری زانگوی صلاح الدین بدی موگه دارن كان مصطفى هر وقت جناب الاشارات فيدا زانكوي صلاح الدين لشاري هولير كونترين وقورترين زانكوي هرمي كردستان كتا سالي 91 تنها زانكوي هرمي كردستان واستاج قورترين زانكوي اما زانكوي صلاح الدين وكو بردي بناغي خوندني بالا لهرمي كردستان بحقيقة جماري قتابيان من استا 24000 قتابيان هيا 2000 زیاتر ده 2000 مامۆستا مان هەیە 2056 مامۆستا آخر ژمارە مان و لەگەڵ ئەوەش 4000 فەرمانبەرمان هەیە ئیتر زانکۆی سەلاح الدین ئێستا پێک هاتووە لە 14 کۆلیژ هەموو پسپۆڕیەکانی تێدایە جگە لە پسپۆڕەکانی پزیشکی کە چەند ساڵێک لەمەوە پێش زانکۆ کۆلیژەکانی پزیشکی و کۆلیژی ددان و کۆلیژی دەرمانسازی و کۆلیژی بابلن نێرسینگ ئەوانە جیابوونەوە لە زانکۆی سەلاح الدین و هەر لە شاری هەولێرە ئیدارەیەکی مستەقلیان هەیە بۆیە ئێمە زیاتر لە 75 بەشی زانستیمان هەیە لە زانکۆی سەلاح الدین ئێستا باشە کاکە دکتۆر بڵی کوردەکان قوتابیانی لە دەروای کوردستان قوتابیانی عەرەب یان قوتابیانی وڵاتانی ترجی تێنە زانگای سەلاح الدین زانگۆی سەلاح الدین بەڵێ ئێمە لە مێژە لە دوای ڕاپەڕینەوە ساڵانە ژمارەیەکی بەرچاو لە قوتابیانی پارتیەکانی تری کوردستان لە کوردستانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و کوردستانی باکوور ئێمە زیاتر لە 1000 قوتابی لە هەرێمی کوردستان وەردەگیران ساڵانە بەو دواییەش بەو بارودۆخەی کە لە عێراق دروست بوو و هەروەها لە ناوچەکانی تری بابلين دروي هرين بابلين ناسكاني تري هرين كردستان كلا دروي إدارة ما وبتعبتيش بمدوايا أو كوالا شنغار رودا وأو زانكو يعني الجردسكي داعش وكو زانكو أنبار وزانكو تكريتو زانكو سامران زانكو فلوجا وانا لقيت زانكوی موصل بالا پستویش یکزار زوری خسته سروزی مجموعیش یکزار زور قطابیانه و تایبتی قطابیانی کرد و قطابیانی یزیدی و قطابیانی کریستیان لزانکوکانی ایمه بردوام لخوندن و هر وهاج بینشی زور لقطابیانی سوری و تایبتی کردکان بابلن روژعاوا ایستا لزانین ایمه دخوندن بله کاکا دکتور پیوندی زانگوی پەیوەندی زانگۆی سەلاح الدین لەگەڵ وڵاتانی دەروە بەتایبەتی وڵاتانی ئەوروپا ئوسترالیا چی هەیە؟ بەڵێ ئێمە زانکۆی سەلاح الدین طبعا لە ساڵی دوای 2003ەوە کە ئێمە بە حەقیقەت دوای ئەوەی کەوا استراتیجیەک دانرا لە خوێندنی باڵا باشتریشت ئەوە بوو کەوا ببێتە یعنی وەکو بڵێن
بحولمە یان ئینتەرناشناڵایزیشن بکەین بۆ زانکۆ ئەمان بریتی بوو لە دانانی چەند بەرنامەیەک یەک لەو بەرنامانە ئەوە بوو ئێمە هەوڵ بدەین پەیوەندی زۆر لەگەڵ زانکۆکانی تری دەرەوە بیکەین ئێمە پەیوەندێکی زۆرمان لەگەڵ زانکۆکانی ئەوروپی هەیە بە تایبەتی زانکۆکانی ئەڵمانی زانکۆکانی بریتانی زانکۆکانی ئیتالی و ئیتر هەر شوێنێک لە ئەوەی سوید و لە هەمان کات پەیوەندیمان لەگەڵ زانکۆکانی بحقیقت ئەمریکیش هەیە بەرنامەیەکمان هەبوو 3 ساڵ لەگەڵ زانکۆی سەنسەناتی ئەمریکی کەوا زۆر سوودمەند بۆ زانکۆی ئێمە بەڵام بەداخەوە تا ئێستا نەمانتوانیە پەیوەندێکی ئەو تۆ دروست بکەین لە نێوان زانکۆی خۆمان و زانکۆکانی هەرێمی کوردستان بەگشتی زانکۆکانی ئوسترالی ئەوەش لەبەر ئەو سیستمەی یعنی کە لە ئوسترالیا هەیە تەقت جیاوازە بەڵام ئێمە بە هیوادارین کەوا ئەو جالیەی کوردی خۆمان لێرە کە ئێستا من زۆر پێ خۆشحاڵم دەبینم خەڵکانێکمان لێ دروست بووە کوڕەکانیان یاخود کچەکانیان خەریکە زانکۆیان تەواو کردی و خەریکی خوێندنی باڵانە لە دوار ڕۆژ ئەوانە هەوڵێکی زۆر بدەن کەوا بتوانن ئەو پەیوەندیانە دروست بکەن بە حقیقت. بەڵێ کاکە دکتۆر بەحسی شەڕی لە دژ داعشکردنها لە ئەم وەزع و شەڕی لە دژ داعش چەندین تەئسیری خۆ لە زانکۆ بگشتی هەبوو. بحقیقت ئێمە لە دوای دروستبوونی شەڕی داعش کە بە حقیقت لە هەولێر نزیکە هەمووی لە 30 تا 40 کیلۆمەتر دوورن لە شار هەولێر لە سەرەتاوە بحقیقت کارێکی کردە سەر وەزعی زانکۆ بەڵام ئیتر ئەوە بوو پێشمەرگە قارەمانەکانمان کە لە سەنگەرەکان و ئەو دیفاعی کرا ئێمە دەتوانین بڵێن کاری نەکردە ڕوەستانی خوێندن بە هیچ شوێنێک لە زانکۆمان بە زانکۆکانی هەرێمی کوردستان خوێندن نەوەستاوە خوێندن بەردەوامە و ئەو وەزعی کە دروست بووە ئەو لە قەیرانی دارایی هەرێکی زۆری کردوتە سەر زانکۆ بەڵام وای نەکردووەکەوە ئێمە دەرگاکانی زانکۆ دابخێن بەرامبەر قسادیان و تر خوێندن بوەستێ بەردەوام بووین چەندە قەیرانی دارایی کاریگەرێکی زۆری هەیە لەسەر زانکۆ کاریگەری لەسەرەوەی مامۆستاکانمان 3 مانگە موچیان وەرنەگرتووە بەڵام ڕۆژی ڕۆژانیش مامۆستایانی زانکۆی ئێمە و زانکۆکانی شاهدی هەولێر و زانکۆکانی کوردستان یعنی وا نەبووەکەوا خوێندن بوەستێ کارگەری هەبووە کاریگەری دارایی و کاریگەری زۆری بەڵام خۆشبەختانە وا نەبووەکەوا ئێمە بیناوەی وەکو سەنگەرێکی ناوەوە قوتابیان و مامۆستایانمان بەرگری ئەو شتەمان کردووە. بەڵێ کاکە دکتۆر چ پرۆژەی نو بۆ ئایندەی هەیە؟ من بە حقیقت ئێمە هیوادارین کەوا ئەو کاتەی کەوا ئێمە ئێستا پێدا دەڕۆین کەوا شەڕی داعشە و هەروەها قەیرانی داراییە کە کۆتایی پێدێ گەورەترین پرۆژە ئێمە هەمانە لە زانکۆی سەلاحەدین دروستکردنی کەم پێشینوەی زانکۆی سەلاحەدین کە خۆشبەختانە ئێمە دیزاین ماستەر پلان و تەندەرەکانیشی ئامادەیە کەوا کۆمپانیەکان بێن لە هەموو شوێنێک لە وڵاتەکان بەشداری بکەن بۆ دروستکردنی ئەو کەمپە کە بۆ 50,000 قوتابیە و بۆ ماوەی 4 ساڵ دانراوە کە نزیکەی زیاتر لە $1.5 تێدەچی کەمپێکی سەردەمیانەیە پێم خۆشە ئەو بەڕێزانیە جێگرانەی ئێستا گوێ لە ئێزگەی بەڕێزان دەگرن ئەگەر سەردانی ماڵپەڕ زانکۆی سەلاحەدین بکەن لە ماڵپەڕی زانکۆی سەلاحەدین ئێمە هەموو زانیاری و ئینفۆرمێشنمان داناوە لەبارەی ئەو بنوێیە و فلای ئۆڤەرێک هەیە کەوا دەبینی کەمپەکە بە چ شێوەیەک دروست کراوە کە ئێمە هەوڵمان داوە هەموو کەلچەری شاری هەولێری کوردستان وەکو قەڵا و منارە و قەسری خانزاد و قەڵای دوینمان هێنایتە ناو ئەو کەمپەکەوا بە شێوەیەکی حەزاریانە دروست بکرێن ئەوە یەک لە هەرە پرۆژە گەورەکانمانە بە حەقیقەت پرۆژەی دووەممان بەردەوامی لە بەرنامەی تواناسازی بە ناردنی قوتابیانمان بۆ دەرەوە کە ماوەی ڕابردوو لەسەر بودجێ حکومەتی هەرێمی کوردستان توانیمان زیاتر لە 4,000 قوتابی بنێرید و زۆریش قوتابیانە لە ئوسترالیاش هەمانە لە بەرنامەی تواناسازی کە ئێستا لەبەر قەیرانی دارایی هەندێک وەستاوە کە ئەوەش ببێتە هۆی ئەوەی کەوا ئیتر دووبارە بەردەوام بێتەوە بەرنامەی تواناسازی. سەرۆکی زانگۆی سەلاحەدین بەڕێز دکتۆر ئەحمەد ئەنوەر دزەی ئێمە سەرکەوتن و سەرفرازێ بۆ کار و خەباتی ژنابتەن داخواز دەکەن بە هیوای کاتێکی خۆش لە سنی دەرباسکی ئەگەر ئاخر حەزەکی تشتێکی تر بۆ مەو گۆدەران بڵێ فەرموو کاکە دکتۆر. وەڵام من لە کۆتایی دەڵێم من ڕێز و ستایشم هەیە بۆ ئێوەی بەڕێز بۆ ئەو ئەرکوونەی کە لە زمانێکی دوورەوە ئێمە ئاگامان لە یەکترەوە
خۆشی لە جەنابەت دەکەم بە حەقیقەت کە بەردەوامیت هەیە لەو کارە و لە ڕێگای جەنابیش سڵاو و ڕێزم بنێرم بۆ هەموو جالەی کوردی خۆمان لە هەر سوارتی کوردستان کەوا بە حەقیقەت من زۆر لەو بەڕێزانە دەناسم بەڵام خۆماوەکەم کورد بوو کە هەمویانم نەدیتیە لە ڕێگای ئێوە وا سپاسی خۆمیان پێرا دەگەینم ڕێز و تەقدیری خۆمیان پێرا دەگەینم و ئینشاڵڵا هیواد لە داهاتوودا کاتمان زیاتر بۆەوەی بتوانین بیان بین لە خزمەتیان بین. کاکە دکتۆر هەر سەرکەوتب بێ و سەرفیراز بێ و زۆر سپاس بۆ کات و بەشداربوونیش نافتە. زۆر سپاسی جەنابیشتان دەکەم کاک مستەفا ڕێزم هەیە بۆ بەڕێزتان. گوهدارین بریز و گوهدار پەیویناتە سەرۆکی زانگۆی سەلاحەدین بەرێز دکتۆر ئەحمەد دوزەی کرد کۆ ئەو تەبە بوو سەر خەتە تەلفۆنی ناجی هونەرمەند کەریم کابان ئەی کچی خواوەندی جوانی و ئەی چرای دیوانی شاو ئەی کچی خواوەندی جوانی و ئەی چرای دیوانی شاو خۆ بپارێزە لە ئاهی دڵبرین دارانی شەو خۆ بپارێزە لە ئاهی دڵبرین دارانی شەو نەک خۆوانە کەردە گیرە بێ دوعا